دەکەم ئارامی دڵ و ژیانم من بەبێتەوە لە خەمدام تۆ بێ من زۆنی خانم ئەولادی مام عەبدەلیم بۆتە سایە و سێبەرم برای هاودی و هاوبیرم دڵخۆشم بەو دوو برایم سرای ژیانم دایکمە دڵخۆشم بەو سرایەم گەرچی بێمەیلی کردم بە ژیانی سەرقالیەوە سەرقالە بە ژیانی خۆی بە مێرد و منداڵیەوە گەرچی بێمەیلی کردم بە ژیانی سەرقالیەوە سەرقالە بە ژیانی خۆی بە مێرد و منداڵیەوە یاخوا ئەڵقەم بچێتە نێو پەنجەی تاتایەوە ئەو جارەش بەو خەیاڵە خەمەکانم ماڵیەوە شوم کردووە نەکەی سەنگێ دێەوە ئەگەر منیش زەنگم کرد دەبێ لێم داخەیەوە منی فرۆش منی پێ ناکرێتەوە بەڵام خۆ هاتمە دەرگات دەرگام لێ ناکەیەوە لەگەڵ وشیار چاوڕەشم لێی دەکەم ئەو سلاوە دەزانم کاکە هێمن خۆی چەنێ مەرد و پیاوە کە چۆنە پاڕایەوە ئەیوە دڵتم بدەرێ بەگلیل و دەرگایەوە ئەیوە دڵتم بدەرێ بەگلیل و دەرگایەوە با بۆ خۆم تێیدا بژیم خۆش بژیم لە سایەوە ئێوە بابی ڕۆیشتی ئاوڕت لێم نەدایەوە دەبوو بۆ خوا حافیزی خانم باتبایەوە بۆ خوا حافیزی ئێکچێ باتایەوە جێژوانی منی جێهێش ئاوڕی لێم نەدایەوە بیستوم کە چۆن دانیشتبووی لە تەنوی ساوایەوە دەستێکت لە نێو دەستی تارای هەڵدەدایەوە
جوان نوستا كبوم يانجي رايوا مگر مالم ناسانی زارێک سەردانم ناکەی بۆ وەکم جارە ناسنی ڕوو لە جێژوانم ناکەی شەمعێکی نیوەگیانم هەز بە سوتانم ناکەی بۆ دەبێ بەچەی مەرهەم خۆی بە زامانم ناکەی بۆچی چاو لە دوو چاوی هەور و بارانم ناکەی خۆشەویستی کواوایە ڕوحم بەگیانم ناکەی بۆچی شەوێک لە لای خۆت تا ڕۆژ میوانیم ناکەی بۆچی شەوێک لە لای خۆت تا ڕۆژ میوانیم ناکەی چاوەڕوانم بۆ فەرمووی باخو بێستانم ناکەی تۆی دەبیبی دەردانم بۆچی دەرمانم ناکەی بۆچی هەست بە هەناسەی وەکو زریانم ناکەی هەتا کەم هەموو حەسرەت دووری یارانم تاکەی شەوانە تا بەیانی هەردەگریم لە تاوی تۆ بەڵام لە حەق دڵی من زۆر نامیهرەبانی تۆ من بەبێ تۆ لە خاندان دڵخۆش و میهرەبانی تۆ هەتا کەی ئەم دەردەیە بە حالم نازانی تۆ